بڕیارام ڕۆڕکشۆپێک ئەنجام بدرێت ئەم وەرکشۆپە تایبەتە بە ئەنجامدانی پرۆژەی بچووک و چۆنێتی هاوبەشیکردن لە بوارەکانی پێداویستی پزیشکی و هاوکات نەخۆشخانە ئەهلیە خود نەخۆشخانە تایبەتەکان و کاری دەستی و شوشتنگەی ئۆتۆمبیل. تایبەت بەم وەرکشۆپە قسە دەکەی ناوڕۆکی ئەم وەرکشۆپە چیە؟ واروها ئەو پرۆژە بچووکانەی کە کاری پێکەوەی یاخود ئەنجامدانی کاری پێکەوەی دەگەێنێت ئامانج خۆی لە چیدا دەبینێتەوە. تایبەت بەم بابەتە ئەسکەندەر محەممەد کە بەڕێزان بەڕێوەبەری ڕاگەیاندنی ژووری بازرگانی و پیشەسازیەکانی هەرێم ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانە. کاک ئەسکەندەر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. سەرەتا دەمێ بزانم ئەم وەرکشۆپە بە هاوبەشی کام لایەنانە ئەنجام درا و ئامانجی سەرەکی لە ئەنجامدانی وەرکشۆپەکە چییە؟ بەڵێ سەرەتا زۆر سپاستان دەکەین. ئێمە وەکو یەکێتی ژوورەکانی بازرگانی پیشەسازی هەرێمی کوردستان بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی کوردستان بۆ چاودێری مافەکانی مرۆڤ و بە سەرپەرشتی یونسێف و چەند ڕێکخراوی تری جیهانی ئەم وەرکشۆپە ئەمڕۆکە لە یەکێتی ژوورەکانی بازرگانی لە ژووری بازرگانی هەولێر ئەنجام دەدەین. ئامانجی سەرەکی لەم وەرکشۆپە ئەوەیە کە چۆن بتوانین گەنجەکان بخەینە سەرکاری سربەخۆی خۆیان و کاری خۆیان هەبێت و بیر لەوە بکەنەوە کە ببن بە خاوەن پرۆژەی خۆیان لە داهاتوشدا ئەم پرۆژانەشیان ببێتە هۆی ئەوەی کە چەند کەسانی تر لە لای ئەواندا کار بکەن. بۆ ئەمە بەستە وەرکشۆپێک ئەمڕۆ ئەنجام دەدرێت. ئەمەشیان لە نەتیجەی ئەوەدا دروست دەبێت کە چەند کەسێک هەڵساون بە پاڵپشتی ڕێکخراوەکەمان ئەو ڕێکخراوانی کە بەشدار لەگەڵمان هەڵساون بە دروستکردنی پرۆژەیەکی سربەخۆی خۆیان. بۆ نمونە دروستکردنی پرۆژەی غەسلی ئۆتۆمبیل یان دروستکردنی فرۆشتنی کەلوپەلی پێداویستی پزیشکی یان کاری دەستی و یان لەگەڵ کارکردن لەگەڵ نەخۆشخانەکان سێرڤیسی نەخۆشخانەکان ئەمانە هەمویان بەیەکەوە کۆکراونەتەوە. ئەمانە بێن لەگەڵ ئەو کەسانی کە خۆیان خاوەن نەخۆشخانەنە یان خاوەن پێداویستی تایبەتین ئێمە لایەنی ئەوانەمان بۆ کۆکردنەوەتەوە هەمویان بێکەوە گفتوگۆ دەکەن. لە نەتیجەی گفتوگۆیەکاندا دەگەنە ئەوەی کە چۆن بتوانن کاری هاوبەش بکەن و چۆن بتوانن پاڵپشتی ئەم پرۆژەیە بکەن لە داهاتوودا بۆ ئەوی پرۆژەکان لە داهاتوودا سەرکەوتوو بێت. باشە کاک ئەسکەندەر، تەواوی ئەو تەوەرانی کە لەم وەرکشۆپە تا باسی لێوە دەکرێت ئەو خاڵانی کە جەخت دەکاتەوە لەسەر سەرخستنی پرۆژەکە چۆن هەنگاوی بۆ دێن یاخود چۆن لە پرۆژەکەدا ئەو بەرچاوڕوونیە دەدرێت بە بەشدار بووان؟ بەڵێ ئەوانەی کە کارەکەیان دەست پێ کردووە ئێستا کە بوون بە خاوەن پرۆژەی خۆیان دێن خیبرە لەو کەسانە وەردەگرن کە پێشتر هەم خاوەنی ئەو پرۆژانن لە بەرامبەریشدا بۆی هەیە بەیەکەوە هاوبەشی بکەن بە شەراکەت ئیش بکەن لە داهاتوودا بتوانن ئەم خاوەن پرۆژەی لەگەڵ خاوەن پرۆژەی نوێ کە بەیەکەوە کارێکی هاوبەشی نوێ ئەنجام بدەن خاڵە هاوبەشەکانیان لەم خاڵاندا دەدۆزنەوە. باشە لەم وەرکشۆپەدا لایەنی پەیوەندیدار بە دیاریکراوی لایەنی حکومەت لە پێدانی قەرزی بچووک یاخود هەندێک پرۆژەی دیکە باز دەکرێت و چۆنیتی هەنگاوەکان دەخرێتە ڕوو تاکو ئەگەر گەنجێک پرۆژەیەکی بچووکی هەبێ بتوانێت لە ڕێگەی ئەم وەرکشۆپە پرۆژەکەی بخاتە سەر پێ؟ بەڵێ بەخۆی بەنسبەتی ئەوەی کە قەرزی بچووک چۆن دەدرێت لەلایەن حکومەتەوە ئەوە کارێکە پەیوەندی و بە حکومەتەوەیە. بەڵام ئێمە وەکو یەکێتی ژوورەکانی بازرگانی پیشەسازی لە ساڵی 2015 بەدواوە بەردەوام لەسەر هێڵ بووین لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکان بۆ ئەوی بتوانین شێوازێکی تر بدۆزینەوە کە شێواز لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە ڕێگە ڕێکخراوە نێوخۆیەکان بتوانین شێوازێکی وا بدۆزینەوە بانقەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوە ناوخۆیەکان و لەگەڵ یەکێتی ژوورە بازرگانیەکان میکانیزمێکی وا دروست بکەین کە لە داهاتوودا بتوانین قەرزی بچووک گرنگ نیە تەنها لەلایەن حکومەتەوە بدرێت بە هاوڵاتیان و بە گەنجان بەڵکو ڕێکخراوەکانیش بتوانن پاڵپشتی گەنجان بکەن سەریان خەن لە پرۆژەکانیان دەستیان بگرن بۆ ئەوەی میکانیزمێکی نوێ بدۆزینەوە لۆ پێدانی قەرزی بچووک. چونکە خۆت دەزانیت پێدانی قەرزی بچووک ئەگەر بە شێوەیەکی ورد ئەنجام نەدرێت لە نەتیجەدا دەبێتە هۆی کاری ئەوەی کە هەندێک خەڵک لە قەرزەکە سوودمەند دەبن کە خۆیان خاوەنی کارەکەنین یان خۆیان هەڵگری ئیشەکەنین. بەڵام ئەگەر بێت و بە وردی ئەنجام بدرێت و ڕێکخراوەکان سەرپەرشتی بکەن و چاودێری بکەن لە نەتیجەدا دەبینی کۆمەڵە خەڵکێکی سوودمەند دەبن کە خۆیان پێویستیان بەو بڕپارەیە یان بەو قەرزەیە کە لە نەتیجەدا دەبنە خاوەن پرۆژەی خۆیان و پرۆژەکانیشیان گەورە دەکەن و لە داهاتوودا دەبنە خاوەن کارێکی سەربەخۆی گەورە. باشە کاک ئەسکەندەر، ئەم وەرکشۆپە ئەو زەمینە سازی بۆ ڕێکخراوەکان دەرەخسێنێت تاکو لەم وەرکشۆپەدا بەشدار بوون و ئەو کەسانی کە دەیانوێت پرۆژەی بچووکیان هەبێت هەمانگی هاوبەشی بکەن بۆ سەرپەرستی کارەکانیان؟ بەڵێ بەردەوام یەکێتی ژوورەکانی بازرگانی لەگەڵ ئەم ڕێکخراوە و لەگەڵ ڕێکخراوەکانی تریش لەسەر هێڵەوە بەردەوامیش ئەو پرۆژانە تەقدیمی ئەو ڕێکخراوانە دەکات کە چۆن بتوانن پاڵپشتی گەنجان بکەن بۆ ئەوەی دەست بەکاری خۆیان بکەن.
ئەنجە بە ڕێگای قەرزی بچووک بێ یان بەس دەست پێکردنی کار بێت یان فرۆشتنی بیرۆکە بێ یان وەرگرتنی بیرۆکەی کار بێت لە ساڵانی ڕابردوودا چەندین وەرشۆپی لەم شێوەمان ئەنجام داوە و چەندین سیمیناریشمان ئەنجام داوە خاوەنکارانمان هێناوە و خەڵکمان هێناوە کە خاوەنی پرۆژەیە خاوەنکارەکانیان پرۆژەکانیان خستۆتە سەرکار و لە نەتیجەدا بووینە خاوەن پرۆژەی خۆیان و لە ساڵانی ڕابردوودا یەکێتی ژوورەکانی بازرگانی پیشەسازی هەرێمی کوردستان لەگەڵ چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی پاڵپشتی چەند پرۆژەیەکی خەڵکی کرد کە پرۆژەی بچووکیان هەبوو پاڵپشتیمان کردن بە لایەنی دارایی لە نەتیجەدا بوون بە خاوەن پرۆژەی خۆیان پرۆژەکانیان گەورە کرد ئێستا لە بازاڕی کاردا ئەوانە خاوەن پرۆژەی خۆیانن پرۆژەکانیان کار دەکەن و بەردەوامیش لەسەر هێڵین بۆ ئەوەی ڕێکخراوەکانی تر بێن پاڵپشتی خەڵک بکەن و ئێمە خەڵکیان بۆ بدۆزینەوە و ئەوی خەڵک بکەوێتە سەرکار لە هەر کاتێکیشدا ئەو کارانە ڕوو بدات ئێمە خەڵکان ئاگادار دەکەینەوە وەرکشۆپ ئەنجام دەدەین خەڵکیان دەدۆزینەوە کە دەبنە خاوەن پرۆژەی خۆیان. باشە کاگەستکەندر زۆر جار گەنجێکەیە کە بۆ نمونە لە پێشتردا دەویستێتی پرۆژەیەکی بچووک دروست بکە و قەرزی بچووکی وەرگرتووە بەڵام دوجار ئەم پرۆژەی کە دروستی کردووە نەیتوانیوە بە جۆرێک لە جۆرەکان پەردەوامی پێ بدات ئەم جۆرە وەرکشۆپانە تا چەندە گەنجان فێر دەکات کاتێک کە قەرزێکی بچووک وەردەگرنجامە لەلایەن حکوومەتەوە یاخود لەلایەن ڕێکخراوەکانەوە بێت بتوانێت ئەو پرۆژەی کە دای دەمەزرێنێت پرۆژەیەک بێت بەردەوامی پێ بدات ئەم وەرکشۆپە تا چەندە ئەو دەرفەتە دەرەخسێنێت تا چەندە ئەو بەرچاوڕوونیە دەدا بەو گەنجانە. بەڵێ بزەبەت کاری سەرەکی ئەم پرۆژەیە کە لە سەرەتادا پرۆژەیەکی گەورە بوو بەچەند قۆناغێک و چەند وەرکشۆپێکدا تێپەڕێ تا گەیشتۆمڕۆ کارە سەرەکیەکەی ئەم پرۆژەیە ئەوەیە کە چۆن بتوانێت ئەم گەنجانە بدۆزێتەوە کە بتوانێت بەردەوامی پێ بدە بە کارەکەی بتوانێت لە داهاتوودا بتوانێت ببێتە خاوەن پرۆژەی خۆی کە بوو بە خاوەن پرۆژەی خۆی بتوانێت کارەکەی خۆی ئەنجام بدات ئەمە کاری سەرەکی ئەم ڕێکخراوانە لەگەڵ ئەم پرۆژانە ئەوەیە کە ئەم کەسانە بدۆزنەوە بۆ ئەوی لە داهاتوودا هەرس نێنێت لە پرۆژەکەی نەبێتە قەرزار نەبێت پرۆژەکەی چۆن بڵێ فەشەل نێنێت بۆ ئەوە کارێکی سەرەکی ئەم پرۆژەیە بە شێوەیەکی گشتی. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ ئەسکەندەر محەممەد بەڕێبەری ڕاگەیاندنی ژووری بازرگانی و پیشەسازیەکانی هەرم کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی بەیانی کورسستان کرد سپاس بۆ بەڕێستان.